بەناوی خوای گەورە و میرەبان خۆشەویستانم سلااوتان لێبێت خۆشحاڵم کە لە بەرنمەیەکی تری دەرەوە یاریگا دەگەمەوە بەوەی خۆشەویستان بەرنمەیەم جارەی دەرەوە یاریگاش تایبەت دەبێت با قسەکردن لەسەر یانەیە کە لەم ساڵدا یەکێکە لە بێسترین پاڵێوراوەکان بۆ بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ کە گرنگترین پاڵەوانێتی ساڵە ئەوی ژیانەی بایر مونیخ ئەڵمانیا کە بە خۆشحالیەوە لە ئەستۆدیۆ میوانداری کۆمەڵ لەگاڵڕێی خۆشەویستمان کردووە ئەوانجارێکە لە بەڕێزان کاگنیاس شێخ حەسەن کە هەندەری بایر مونیخە و دکتۆر ڕەواز جەمال کە بامان شێو هەندەری بایر مونیخە لەم لاش کاکە دانە ڕەسڵان ئەو لای هەمووان ئاشکرایە کاکە ڕێکەوتیش سوپاسی ئامادەبوونی هەمووتانەکەم بەو هیوای بتوانین ڕوویەکی جوانی بایر مونیخ بە هاندەرانی بایر مونیخ وەروە بینەرانی بەرنامەی دەرەوە یاریگا بدەین. کاگنیاس حەزەکەم سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم بۆ چوونی تۆ لەسەر ئەمساڵی بایر مونیخ بەو پێی کە بایر مونیخ خاوەنی عەقڵیەتێکی جوانە لە نێو کاریگەڕی یانەکانە کە جیاوازە لە زۆرێک لە یانەکانی تر بۆیەوەی کەسی ئەکادیمی و کەسی شیا و کەسی ڕاضی لەو شوێنانە بوونیانەیە ستافەکەی بەڵێ بەڵام کۆمەڵە گۆڕانکاری زۆری کردووە بۆ لە چیا گۆڕانکاری وەکو چۆن لە ستافی ڕانانە لە هێنانی یاریزانە لە ئیزندانی یاریزانە لەم کارانەی کە یاریزان زۆر ئیزن نەدراوە مەسەلەن یاریزان بە عەکسەوە دوو عەقدی زۆر باشیان کردووە کە ئەمساڵێکیان هۆمێلسە یەکیان ئەو پرتوگالیستان شێزە زیاتر گۆڕانکاری لە ستافەکەی لە ستافی تەدریبیا کراوە ئەویش من پێم وایە گواردیۆلا خۆی ئیحترامی عەقدەکەی خۆی گرت ئیحترامی ئەو بۆندەی گرت کە لەگەڵ بایر مونیخ کە بۆ 3 ساڵ کردبووی ئەگەر بهاتایە گواردیۆلا بمایەتەوە من پێم وابوو لەوانەیە عەقدێکی تا 10 ساڵی تری بۆ بکەن ئەگەر ئەنجامەکانی مەسەلەن لەوەش خراپتر وایە کە هەیە چکە بۆ بایر مونیخ حەزی لەو ستایلی فوتبۆڵە بوو کە جمهور ئەو یاریگایە کە 75,000 کەس هەموو یارێک لە ئەلیانزەرینایە بڵێن کامل مکەمەل ساحەکە فولە بێت لە جمهورەکانی بایر مونیخ حەزیان لە فوتبۆڵێکی جوانە کە پێشکەشێک کرد زۆرترین گۆڵێک کرد لە یاریگایە ئەوەی ئەم ساڵیش کە بینیومانە هاتنی ئەنشیلۆتی ئەگەر پرسیارەکەی بەڕێزێ لەسەر گۆڕانکاری ئەنشیلۆتی من با زیاتر تێبگەم یان لەسەر لە یاریزانەکانە گۆڕانکاری ئێستا باست لەوە کرد کە گوایە بایر مونیخ بەم شێوەیە ڕازی بێ بە ئەنجامەکانی لەم ساڵدا بەڵام گۆڕانکاری کردووە کە ئەگەر بایر مونیخ ڕازی بووە ئەم هەموو گۆڕانکاریەوە متعاقودەی ناکرد لەبەر یاری جوان بە یاریزانەکانی وەرزی ڕابردوو شۆکرانەگەوەی بچێ هۆمێڵزیش و سانچێزیش بێنێ بە دوو گرێبەستی خەیاڵی لەبەر خاتریەوەی کە یاری جوان بەم شێوە بەردەوام بێ پێدوانی مشکلەکەی ساڵی ڕابردوو مشکلەکەی هۆمێلس هەبوو بۆیە هۆمێلسیان هێنا مشکلەکە جێگەی هۆمێلز بووە گەر تۆ دیقەتە دابی یارەکانی هەردوو یارەکەی یوڤانتس هەردوو یارێکی ئەتلەتیکۆ مەدرید یەکە لە چامپیۆنز لیگ کراو 12 یاری کە خولی یانەکانی ئەڵمانیا کەمایەوە زۆرترین یاری کە 7 یاری لەسەر یەک بە کیمی شۆکرا کیمیش بڵێن گەنجێک و تەمەنی 20 ساڵە یاریزانی هەڵی ناوەڕاستە بردیان لای باڵی ڕاستی بەرگری خستیانە بەردەمی بڵێن شوێنی هۆمێلس و یا بواتینگی ئێستا با بڵێن زۆرترین یاریان بۆ کرد بەو لەو جێگایە نوقسانەکە لە شوێنی هۆمێلسا بوو بایر مونیخ من پێم وایە بایر مونیخ سەبری هەیە بەرامبەر بە فێرکارەکانیان بەرامبەر بە یاریزانەکانیان زۆرترین سەبری هەیە سەبری هەبوو بەرامبەر بە گودزە 3 ساڵ یارمەتی گودزە یا دروستی کاتەوە چەند ساڵێک یارمەتی زۆر یاریزان هەن گۆمێسە بۆ کاتی خۆی پێم وانییە بایر مونیخ قەت بتوانێت یەکێک پشکێنێ لە ناو بایر مونیخ نابێت کە تیشەرتی بایر مونیخ کردە بەر ینی قەت لە ئاسیا و کەسا کەم ناکاتەوە زیاتر هەوڵەیە بەرزتری کاتەوە زیاتر هەوڵەیە پێشی بخات نەکینیکە بۆ چوونی تۆ لەسەر ئێستەی بایر مونیخ من پێم وایە ئەنشیلۆتی تا ڕادێک ترسنۆکە ئەم جامانی کە ئێستا هێنایەتی کە تا ئێستا ئەمانە لە مستەوای بایر مونیخ نایە ئەگەر ئەنجامەکانی جوانە بێ شێوەی یاریکردنی ئەنشیلۆتی شێوەی هەڵە بەرگریەکی پێوە دیارە یارەکانی پار کە بایر مونیخ بشدۆڕای یارێک ئەگەر لە 2 ساڵ لە 3 ساڵە بینیمان یەک دوو یاری بە دەگمەن بە بوون دیار کە ئەدۆڕا یەکێ لەوانە ئەتلەتیکۆ مەدرید بوو کە ئەمەنجامی گۆڵێک کە دۆڕا لە ساحەی ئەوانە کە کراوە لە بایر مونیخ ناکراوە بە هەموو هەردوو یارێکە 180 دقیقە کە سێرکەرەوە 3 تۆپ نەچۆتە لای نوێرەوە ئەم یاری کە بینیمان لەگەڵ ئەتلەتیکۆ مەدریددا بەس جێم یەکەم نزیکی 11 تۆپ بچێ بۆ نوێر ئێمە خۆی لە خۆیە بەڕەڵاکردنی هەڵی ناوەڕاستی یاریگایە بۆ تیپی بەرامبەر
مانەوەی چەند یاریزانێکی بەتەمەنە ئەوانەی کە بەحساب ئەزمونیان هەیە ئەزمون ئەمڕۆ لەگەڵ ئەلۆنسۆ مەسەن لەگەڵ یاریزانێکی وەکو 22 ساڵی کاراسکۆیان ناتوانێت لە شانمەشانی ئەو ڕاکە ناتوانێت ئەو بکە ئەلۆنسۆ ڕاست یاریزانێکی باشە ماوەتەوە پێویستە گۆڕانکارێک لە هێڵی ناوەڕاستی بایرن نابکرێ بایرن یانەیە کە من پێم وایە من چەند ساڵێکە سێری بایرنشنەکەم زیاتر میلێکی هجومی هەیە میلێکی هێرشبردنی هەیە میلی گۆڵکردنی هەیە حەزی بە گۆڵکردنە باشترین هەیە ژبەری جیهانی دایمەن لە ئەوروپایە لە جیهانە دایمە لە بایرنشن بۆ وەکو لیڤاندۆفسکی لێ بۆ جیڤانی ئەلبێری لێ بۆ گۆمێزی لێ بۆ کلۆزی لێ بۆ لۆکاتۆنی لێ بۆ کە ساڵانە لە 29 لە 28 دەستی گۆڵ کەمتریان نەکردووە کەواتەم تیپە قابلیەتی مۆلەر هەیە قابلیەتی گۆڵکردنی هەیە پێویستی بەوە نییە تۆ هێڵێکی بەرگری زۆر زۆر پتە بکەیت یان ناوەڕاستێکی سێ وەسەد بگەیت 4-2-3 زۆر لە 4-3-2 باشترە بێ بۆیان ئەو کاتە ئەم ئانشیلۆتی عکسی کردوتەوە لەگەڵ گواردیۆلایە ئەوێ هەرچۆنە بێ شێوەی تەریقەکەی گواردیۆلا وەکو چۆن گۆڕانکاریشی پیا تەرابێنێ من پێم وایە ئەوێ ئەو شێوە یاریکردنی گواردیۆلا هێوا شێواژ نەیەڵێ بەڵام یاریزانەکان پیانەوە دیارە لەوە ناچێت بەم زوانە بتوانە دەستبەرداری ئەو تەریقەیە ببێ کە هەیە زۆر باشە دکتۆر جان ئێمە لای جەنابەت جەنابی شت وەکو تەجروبەیەکی چەند ساڵ لەگەڵ بایرە ئەمساڵ ئەنچیلۆتی کاتێک کە بۆ ڕانەری بایر مونیخ باز لەوە دەکرێت کە ئەمساڵ ئامانجیان بردنەوەی نازناوە نازناویش لای بایر ئەڵمانیا و جامی ئەڵمانیا نیە چامپیۆنز لیگە تۆ بۆ چوونت لەسەر بایر مونیخیان ساڵ چییە؟ بەڵێ پێشێکی زۆر سپاس بۆ ئەم بەسەرکردنەوەیە و وەکو تاواکەری قسەکانی کاگنیازیش دەستی خۆش بێت زۆر شتەکانی زۆربەی بە بێکەم و کورتی گیان وابزانم بێگومان هاتنی ئەنشلۆتی بۆ بایر تەنها مەبەست لی بۆ بردنەوەی چامپیۆنز لیگە چکە وەکو خۆشت فەرمووت هەم بۆ بۆنسلیگا و هەم بۆ جامی ئەڵمانیاش ئەرکێکیەوە نەگران نییە ئەگەر بین بە بەراورد بکەین لەگەڵ ئاستی یانەکانی ترە ئەستایم ساڵ دۆرتمۆند باشە بەڵام هەر بەڕای من ناتوانێت ڕکابەری بایر بکات تەنها مەبەست لە هێنانی بۆ بایر بۆ بردنی چامپیۆنز لیگە وەکو چانسی لە ئەم ساڵە بۆ بردنی نازناوەکە بایر هەموو ساڵێک ئەتوان بڵم نەک لە بەرەوەی خۆم هاندەری بایرم بەڵام بەپێی ئەو مێژووە دوور و درێژە و بەپێی و هەموو ئەستێرەی کە بەرهەمی هێناوە ئەتوان بڵم یەکێکە لەوانی کە لە پێشەنگی مصەنەفەکانە یان ئەوانی کە پاڵێراون بۆ بەدەستێنانی پاڵەوانێتێکە بەڵام ئیتر وەکو کاکنیازیش فەرمووی ساڵی پار ئەوە بوو ئەتلەتیکۆ شێواز یاریکردنی ئەتلەتیکۆ بۆ شێوەیە کە زۆرینەی یاری لە هێڵی بەرگری خۆی ئامێنێتەوە زیاتر متمانی یان با بڵین پشتی بە هێرشە هەڵگەڕاوەکان هەیە بەڵام ئامانجەکەشی پێکا ڕاستە ئامانجەکەشی پێکا و بۆ شێوە سەرکەوتنی بەدەستێنا بە هیوام یعنی وەکوتم هەموو ساڵێک لە پاڵێرا و سەرەکیەکانە بایر ئەبێت سوود لە هەڵەی بەرامبەر وەربگرێت و هەڵەکان بقۆزێت پێش بەرنامەکە قسەیەکت کرد بۆی کە گواردیۆلا هاندەری بایر مونیخی کاڵ کردی بێتیتەوە حەزەکەم بە دێر ڕێباسمەوە بۆ بکەی دوای کاگنیاز با زۆر مۆزۆکە نەچێتە سەر گواردیۆلا با باسی بایر مونیخی ئێستا نا من وەکو لەو قسەیە بۆ من تەنها وەکو ڕێیەکی خۆم وتم من یاری بایر مونیخ یاری کراوی هەبووە شێوازی لە باڵەکانەوە هێرشیانە برد و زیاتر بەو شێوەیە ناسراوە بایر مونیخ بەڵام گواردیۆلا هاوت فەلسەفەیەکی تاکە و ئەوی بەرشلۆنی هێنا لە ناو بایر مونیخ جێبەجێ بکات ئەوە بوو 1-2 ساڵی ئەوەڵی شێوازێکی نوێ بوو تا ڕادێکی زۆر قورس بوو بۆ یاریزانەکان کە ڕابێن بەو شێوازە نوێ و لە کۆتاییش بۆندەکەی هەر 3 ساڵ بوو ینی لە 3 ساڵان نەیتوانی با بڵین نازناوێکی چامپیۆنز لیگ بەرێت یان ئەوەی کە لی چاوەڕوانە کرا چکە گواردیۆلاش یەکێکە لە ڕاهێنەرە هەرە باشەکانی تۆپی پێ لە ئێستاە ئەوەی کە چاوەڕوانی زۆرەی کە لێیان ئەکرد و بەخۆشمەوە بەداخەوە چەند چامپیۆنز لیگی بوو بەلانی کەمەوە بۆیە یەکێک لە ساڵەکان چامپیۆنز لیگی ببردایە ئەوە ڕای خۆم بوو کە حەزم لە شێوازی تیکی تاکاکەی نەبوو کە لە بایارە جێبەجێ کرد بێگومان ئەگەر بۆیەکیش هاندەری بایر مونیخ بێ کە خۆی شێوازێکی تایبەت یاریکردن بە خۆی هەیە ئەو گۆڕینە لە بەرچاویا تۆزێ قورسە بێ
بەڵام ڕەنگە پێشتر ڕێگی هەندێریەبوونی بەرشەلۆنە و نەبوو بێ بۆ ئەو شێوازە و پێز بەڵام کە ئەڵم کاڵی کردوێتەوە من هەر بایر بووم و هەر بایریشم سەرکەوی دکتۆر دانەرجان بێمە لای جەنابێ جارێ بە خێرات نەکەمەوە خۆشحاڵم دەرەوە یاریگا جارێک کە دەست پێ کردو سپاس مەمنونم ئەم جارەیان بەڕاستی باسی بارم بۆ بکە لەبەروی جارەکانی تر وەکو کەبارێ نامی وەکو هەندەری بارمینخ نەمێنێت بەس ئەم جارە بەڕاستی و بەخەستی باسی ئەمان بەڕستنی باسی بارمینخم بۆ بکە باسێکی بارمینیخیانە ینی هەندەرە ڕۆحێکی بارمینیخانە با لە کاگنیازەوە پەڕێتەوە بە بێگومانە هەمومان وان سەرەتا خۆشحاڵم دەرەوە یاریگا جارێکتر هاتەوە بەردەم شاش جوانەکەی کەناڵی پەیام و بەناوی ئەم چوار برادەرەوە کە لێرە دانیشتوین و لە دەستەی هاندەرانی یانەی بایرەنمنشن و هەڵبژاردەی ئەڵمانیاین بە هەموو هاوڕێیانی هاندەرانی بایرەن ئەڵێم ئێمە بە نوێنەری ئێوە لێرەین و وابزان خۆتان لە ستۆدیویان ئەوەی وترێ سەبارەت بەیانەی باواری و دێوەزمەکەی باشوور بێگومان ئەگەر ئێمە بەهێندیەوە قسەی لەسەر نەکەین کەمتر ناڵێن بۆیە هەر چاوڕێکمان کە بینەری دەرەوە یاریگا بێ لە کاتین پەخشکردنیا دڵنیا بێ کە چوار هاوڕێ بە ئەمەکەەوە دانیشتون لە شوێنی بەڕێزی قسە ئەکەن لە سەریانی باواری ئەشیا هەچ هاوڕێکی ترمان لێرە بۆیە بەڵام دوجار بەڕێزت یاتە دەست منیش وتم بە ئەم سێ ئازیزە لەگەڵ بەندەیە لە خزمەتتانابین بۆ قسەکردن لەسەر یانەی بایرەنمنشن کاک محەممەد یانەی بایرەنمنشنیشی خێر لەو یانانەی کە ساڵانێکی زۆر هێندیەوەی پەیوەست بوو بە بۆندزلیگا و دیF کاپی ئەڵمانیاواتە پۆکاڵ هێند پەیوەست نەبوو بە خولیانە پاڵەوانەکانەوە تەنها بەشداری بکردایەتایە کێشەی نەبوو بۆیە ماوەیەکی زۆر بینیمان بایرەن لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا لە پێشتریشە بایرەن زۆر ئێستاشی لەگەڵا بێ زۆر لە بەڕێوبەرانی دەستەی کارژێڕیانە کاڵێن ئەڵێن قەڵغانی بۆندزلیگا گرنگترین هەنگاوە لە ساڵەکە بۆ ئێمە ئەنجا ئەوانی تر بەڵام لەم چەند ساڵی دواییە هاوشان لەگەڵ بارشلۆنا و ڕیال مەدرید بایرەنمنشن بوونە سێ هێزی گەورەی تۆپێ لەسەر ئاستی کیشوەری ئەوروپا تەماشاکە لە ساڵی 2009 تر ئەم سیانەیە بە تەواوەتی کۆنتترۆلی ناسناوەکانی خولیانە پاڵەوانەکانیان کردووە چێلسی لێ دەرکە ئینتەری لێ دەرکە ئەم سیانەیە بەشیان کردووە لە نێوان خۆیانە و ئەم ساڵیشە بێت چاوەڕوان بکەیشە لەم سیانەیە لە یاری کۆتاییدا بێ بۆیە ئێستا ئامانجەکان گۆڕاوە و بیریشمان نەچێت سێ ساڵەمە پێش لە قۆناغی پێش کۆتایی ڕیال مەدرید توانی بایرەن لە نازناوی چامپیۆنز لیگدا بماڵێ بەڵام هەردوایەوە کارلۆ ئەنشلۆتی ڕایەنەری ڕیال مەدرید و ڕایەنەری ئێستای بایرەن شتێکی زۆر جوانی وتی ئەگەر باز لەلایەنی بازرگانی بکرێوتی من نازانم ئێمە چامپیۆنز لیگمان بردەوە 50 ملیۆن یۆرۆمان قازانج کرد بایرەن لە قۆناغی پێش کۆتایە کرا دەرەوە 65 ملیۆنی قازانج کرد دی من تێ ناگەم ئیدارەیە میانەیە چۆن مامەڵە لەگەڵ تۆپی پیاکە ئەوەی ئەوان شتێکی زۆر جیاوازە لە هەموویانەکانیکە و بیریشمان نەچێ هەر لە ساڵی 2011 یەکێتی تۆپی ئەوروپا دواتریش فیفا کە فیدراسیۆنی نێودەوڵەتی تۆپی جیانە داوایان لە ئیدارەی یانەی بایرەنمنشن کرد شێوازی مارکێتین شێوازی بنیادنانی فێرگەکەیان و هەروەها یاریگاکان و دروستکردنی بازار بۆ خۆیان لە هەموو ئەوروپا و جیانە بە نووسرا و بیانە نێوتیان بۆەوەی ئێمەش جێبەجێکەین لەبەرەوەی سەرکەوتوترین شێوازی بازارکردنە بایرەنمنشن بەڵێ تاکەیانەیە لە جیانە کە قەرزار نییە ڕیال مەدرید ئێستا حاڵی حاضر 670 ملیۆن یۆرۆی فلۆرنتینۆ پێرس قەرزارە بارشلۆنا 340 شتێکی وە یۆرۆی بانکەکان قەرزارە مانچستەر چۆ بەڵام یەیتە سەر بایرەنمنشن ملیارەها یۆرۆی قازانج کردو ئەمە کاریگەریە بێ بۆ سەر تیپی تۆپی پێکە کاک محەممەد بۆ لەبەرەوەی ئەمیانەیە هیچ کێشەیەکی نییە لە هێنانی هەر یاریزانێکا بێ تەنانەت دەتوانێت کریستیان ڕۆناڵدۆ لیۆنێل میسی بەیەکەوە بەرێتە ناو بایرەنەوە بەڵام لە ناو فەلسەفەیەمیانەیە ئەو شتە بوونی نییە بۆ لەبەرەوەی ئەوانەی یانەکە بن بەڕێوە یاریزانانی کۆنی یانەکەن چاڤی هەرناندێز ئەفسانەی هێڵی نێوەندیانەی بەرشلۆنای کەتەلۆنی بەڵێن یاوە ئەڵێ لە ماوەی 10 ساڵی داهاتووە منە بم بە ڕایەنەری بەرشلۆنا ئەبینن لە چەند ساڵی داهاتووە منە بمە ڕایەنەری بەرشلۆنا بۆسکێزە بێتە یاری دەدەرم
پیکێ بێ بە سەرۆکی بەرشلۆنا پێڵەن بۆچی ئەڵێ آخر نمونەی جوانی بایر مینشن ئێمەش جێبەجێ بکەین ئەمە هەمووی کاریگەری هەیە کاریگەری هەیە بەسەر چیەوە بەسەر تۆپی پێوە بۆ لەبەرەوەی بایرن تەماشای کە کاک محەممەد لەم 5 ساڵی ڕابردووە بایرن بە بەردەوامی لە خۆناخی چوارگۆشەی زێڕینی چامپیۆنز لیگا بووە و نازناوێکیشی بردووەتەوە کاتە ئەمە کاریگەری هەیە بۆ ئەوەی ئەم یانەیە ڕۆژ بە ڕۆژ بەرەو گەشانەوە بڕوانەوە گوەکو هەندێیانەی گەورەی ئەوروپا کە بەرەو پوکانەوە ئەڕۆن لێرەیە ئەگەیتە چی ئەگەی تاو بڕوایی کە تەماشای داهاتووی بایرەم بکەی بەبێەوەی ترسە بێ بۆ لەبەرەوەی ڕاست ێسا پێگاتەکەی حەو یاریزانی تەمەنیان لە سەر و 30 ساڵەوەیە و خۆشیان ئەڵێن پێویستمان بە نوێکردنەوەیە لەناو هەمووشیانە فلیپ لام کە بە بەردەوامی یاریزانە تەمەن هەڵکشاوەکان ئیحراجەکە کە بڕیاریەوەڵێ ئەگەر بزانام جەستەم ڕێگان پێنایە هەرام ساڵواز لە یاریکردنێنم ناڵم بگاتە کۆتازیە لام ئاسی دابەزی وێستا بایەمە ڕازگۆ بیان لەوەیە لام ئەم ساڵ ئاسی دابەزی بەڵێ کاک محەممەد ئانچلۆتی لە ساڵی 2010 توانی چامپیۆنز لیگ بۆ یانی میلان بەدەست بێنێ کە من بە یەکێک لە خەیاڵەکانی تۆ پێزانام چونکە یاریزانانی میلان زۆربیان گۆچانیان لەسەر کورسیە دەگدانا بوو ئاهاتنە نێو یاریگا بەڵام لێڤەرپولی زەبەلاحیان کوتابە زەویە ئەنشلۆتیەکە لەو بێگومان ئەنشلۆتیشێکە لەو ڕایەنەرانی کە ئەگەڕێ هەتاوی خۆی ئێوێ لە یاریزانان ئایدۆزێتەوە من پێش دۆڕانەکەی بایرن منشن بە ئەتڵەتیکۆ دیمەدرید وتم هەتاکو ئێستاش بایرن بە شێوازەکەی گواردیۆلا یاریەکە ئەنشلۆتیشێکێکە لەو ڕایەنەرانی کە تەنات بنێشتەکەش زۆر بە ئاسایی دەرێنێ پەلاماری نایە قاقەزەکە خاتە دەمی و قاقەزەکە کاتەوە لە سەر خۆیەواش بنێشتەکە خاتە دەمی ئەنجایجێ وەستا لە سەریان بزانێت شێوازەکەی گواردیۆلایان گەێنێ بەچی سێرمان کرد شێوازەکەی گواردیۆلان نەگەیانەوە بۆی کە بتوانن پرسینگ لەسەر ئەتڵەتیکۆ دروستکەن لە ناو یاریگای ویسنتی کالدیرۆنا یاری ئەم دۆڕە بڵێ ئەمە ئەم ساڵ لە دوایە و یاریەوە ئەنجا شێوازی ئەنشلۆتی هەبوو شێوازی ئەنشلۆتی وردە لەگەڵ بایرە نایەتە پێشەوە ئەنشلۆتی من زۆر لە مێشەوتم ئەنشلۆتیشێکە لەو ڕایەنەرانی کە ئەتوانێت بە هەموو شێوازێک خۆی نمایشکە لەگەڵ هەموو شێوازی یاریکردنێکا گونجێ بیرمان نەچێت لەگەڵ ڕیال مەدیدا خۆی گونجان کە ڕیال چەند ساڵ بوو هاواری بوو زیا لە 14 ڕاهێنەری گۆڕی بوو بۆ نازناوێکی چامپیۆنز لیگ زیا لە 3 ملیار یۆرۆ چەند ملیۆن دۆلاری یۆرۆی سەرف کرد بۆی چامپیۆنز لیگ بەرێتەوە ئەنشلۆتیا و بە هێوری لەسەر خۆ دوایە و شقلی و پقلەی مۆرینۆ دروستی کرد چامپیۆنز لیگی بۆ بردنەوە ئێستا سەردەمی ئەنشلۆتی لەگەڵ بایرە نادەستی پێکردووە بەڵام لەگەڵ ئەبەشە بۆندزلیگا گەشاوتۆ لایپزیگ خەریکە بایرە نیشەخوا هۆفنهایم دڵنیا بە ئەم هەفتەیەش لە هەمبۆرگەباتەوە و بە بەردەوام لە لووتکەیا بێ یانەکانی تریش بامانشەوە دۆرتمۆند خۆشترین یاری لە ئەوروپا ئێستا دۆرتمۆند پێشکەشێکە کەواتە بۆندزلیگا لەمەوە لابێتە هاوکار بۆ بایرن بۆ ئەوەی لە چامپیۆنز لیگا بردنەوە و پێشکەوتن و ئاستی مەزنتر پێشکەش بکە گەشتبینی بێستەی بارن بەس بە کورتی من گەشتبینم بە ئەنشلۆتی زۆر باش کاکە ڕێکەوت هاوڕێیانێ باسێکیان لەسەر بارمنیخکە حەزەکەم قسەی تۆش ببیستم ئایا بارمنی خشانی و گەشتبینیە کە ئێمە لێرەیە باسمان کرد بۆی کام ساڵ بەو شێوە بێم دەستکەوتانە بەدەستبێنە یاخۆت تۆزە ئێمە ڕۆچوون بۆی کە بەرنامەکەمان تایبەتە بە بارمنیخ سەرەتا دەستخۆشی لە تۆ لە ستافە جوانەکە دەکەم زۆر سوات بۆم بەسەرکردنەوەیە بەنسبەت ئەم ساڵی بارینەوە هاوڕێیانم باسی زۆر شتیان کرد و شتی کێوانە ماوەتەوە بۆ من کە باسی بکەم بەڵام بە گشتی بایرن ئەم ساڵ ئەتوانین لە ڕووی هێز و تواناوە لە ڕووی خیبرەی ڕاهێنەریشەوە توانین بڵین ئەنشەلۆتی باشترە بۆ لەبەری گواردیۆلا ئەوەی کە چاڕوانی لێ ئەکرا بۆ بایرن نەیتوانی جێبەجێ بکە بەو ئاوەتەوە ئێستا ئەنشەلۆتی هاتووە بەشکم بتوانێت ئەو کارە ئەنجام با و هەدەفی سەرەکی بایرنش لە دوای 2000ەکانیشەوە هەدەفی بردننی چامپیۆنز لیگە وەکووە زانین تەنها یەک چامپیۆنز لیگی بردووە لە دوای ساڵی 2001ەوە و بەردەوام کە ڕاهێنەری شوێناوە هەر بۆ بەستەیە ناوتیکە بتوانێت خولیانە پاڵانەکانی ئەوروپا بێت بە هیوای ئەنچەلوتی ئەم ساڵ ئەوەی لە چاوەڕ لە ڕووی ئەوەی کە ئێستا بۆ نمونە سەرەتایکی ئەنچیلۆتی بە دیار کەوتووە لە بەیارە ئەنی دانەریش ئاماژەی بە خاڵێکی بێز کرد بەوەی کە هەتا پێش یاری ئەتلەتیکۆ مەدرید بەهار بەردەوام بوو لە سەرکەوتن بەڵام یاری ئەتلەتیکۆ مەدرید زلەیە بوو لە بایەر مونیخیرا دوایەوە بەهار لە ئەڵمانیا
یەک دوو تەعادولیە ناوە بەڵام سیان ینی سێ تعادلی مەبەستم هەیە. لەوەی سێ تعادل. لە دوای ئەتلەتیکۆ بەسیان لە دوای ئەتلەتیکۆ 2 یا 3 سیان دوو لە دوای یەکسانی یاریەکەی ئەتلەتیکۆ 2 یەکسانی هۆفنهایم و کۆڵنی ئەو 2 یەکسانیە ناو لە دوای یارەکەی بایەرەوە پێشتر ئەوەی ئەتلەتیکۆ مەدرید پێش ئەتلەتیکۆ مەدرید بوو بەڵێ مەبەستم لەوەیە ینی ئەوەی کە دانەر باسیەکە بۆی کە شێوازی ئەنچیلۆتی وەرگرن ئایا ئەم شێوازە تەطبیق بە یاخود پێشبینێک وەکۆی گواردیۆلا یعنی ئەمە سەر لە بار منێختێک بە بەڵێ تەوان وەکو ئاماژەم پێکرد ئەنجلۆتی ڕاهێنەرێکە خاوەنی خبری زیاترە وەک لە گواردیۆلا لە ئەتوانێت خۆی بگونجێن لەگەڵ هەموو یانەیەەکە ئەتوانێت ئوسلوبی خۆی فەرسکا بەسەر یانەکە و بتوانێت ئەنجامی باش بۆ یانەیە بەدەست بێنێ و بە تایبەتی لە خولی یانە پاڵانەکانی ئەوروپایە ئەنجلۆتی توانایکی باشی هەیە لە یەکلاکردنەوەی یاریەکانە ینی واتە لە دویاریە ئەو خبرەیەکی باشەیە کە ئەتوانێت ئەنجامەکە لە بەرژەوەندی خۆی یەکلایی بکاتەوە زۆر باش دەستەکانی خۆش کاکە ڕێکەوت حەزم کرد ئێمە پرسیارەکان مەسەلەن باسێکی ئەنشیلۆتی من شینێکی وام نەکرد ئەمە سەرەت با من پێ و ڕابگەێنم ئەمە سەرەتایە بوو بۆ من پێم خۆشە لەسەر ئەنشیلۆتی قسەد ماوە منە تۆ قسە لەسەر ئەنشیلۆتی بکەم بن بیرم چوو ینی پرسیارێکە لێکردم باسی ئەنشیلۆتی مانگە من زیاتر لەسەر گواردیۆلا قسەم کرد هێنانی ئەنشیلۆتی بۆ باری مشن لەم دەقەیە ناڵم تاک نییە مەسەرەن هەیە فێرکاری کە هەیە لە ئەوروپای بتوانن بێنن بۆ باری مشن لە ئاسی باری مشنە هەبێ بەست بە دەگمەنن هێنانی ئەنشیلۆتی و دەستی شانکردنی ئەنشیلۆتی بۆ کە ستافی باری مشن هێناوێتی زیاتر پەیوەستە بە شێوەی تەعاملکردنی ئەنشیلۆتی لەگەڵ ئەستێرەیە تێگەی لە قسەکەی من ئەنشیلۆتی تاکە فێرکارێکە لەم دەقەیە لە ئەوروپایە بتوانێت تەعامل لەگەڵ ئەستێرەکانە بکە باری مشن خۆی بۆ خۆی ئەگەر 11 ئەستێری نەبێت 14 هەیە 13 هەیە 12 هەیە هەچ کاتیاری هەڵبژاردەکانە بێ تۆگەر تەماشاقی 16 بۆ حەڤە یاریزان بێ لە یاریزانی هەڵبژاردی 21 ساڵەکانی کە خوان لە تەمەنەکانی خوان لە هەر لە ناو باری مشنایە ئەم تیپە ئەم کۆمەڵە ئەستێرەیە پێویستی بە یەکێگەیە کە وەکو شێوەی وەکو باوچێک لەگەڵیانە بەسەرەن تەعاملیان لەگەڵا بکە ئەنشیلۆتی ئەتوانێت ئەوە بکە ئەنشیلۆتی لەگەڵ کاتی خۆی لەگەڵ میلانە 11 ئەستێری پێ بووە هاتۆتە چێلسی 11 ئەستێریکی پێوە ئەستێرەکان هەموو ناتوانین بوون ناوی یاریزانەکانڵین ئەو زەمەنی چێلسی باشترین تیپی ئەوروپا بوو چێلسی هاتە پاریس ئەینەن شەد بوو کە چووە ڕیال مەدرید کە خولیانە پاڵەوانەکانی بەر 11 ئەستێری ڕیالی لەبەردەسا بوو ئەتوانێت تەعامل لەگەڵ ئەستێرەکانە بکە نازناوی چامپیۆنز لیگ ئەگەرم چەند ساڵین دوایی بیبینی لە ساڵی 2009 2011 باز ناکەم کە سەیتەرێشی مطلقی کرد بە هەسەر هەموو ئەوروپایە بڵین بەرشلۆنا لە هەر لە ڤالدێزەوە هەتاکو لیۆ هەتاکو بەسەرن لە زمانی ئیتۆ دوایەوە کە هێشتا سوارێزیش نەهاتبوو با بڵین ینی سەیتەری مطلقیان کرد بەسەر هەموو ساحید ئەوروپایە بەرشلۆنا ئەو تیپەی لێ دەرچێت لەگەڵ تیپەکەی هانگسا لە 2013 زیاتر فێرکارە ترسنەوەکان ئەبتاڵیان بردووە چامپیۆنزیجیان بردووە ئەو فێرکارانی کە دایمەن مەسەرەن هەر ئەنشیلۆتی خۆی چێگەلەوانی کە دوو چامپیۆنزیجی بردووە بە طریقەی دیفاعی بردوێتی هەر لەگەڵ بایەرن مشن کە 5 گۆڵ لێ بایەرن مشن کردووە 6 هێرشی بردووە بایەرن مشن 5 گۆڵ بووە لە هەردوو یاریەکەیە وەرە سیر یاریەکان کەرەوە هەمووی 6 یا 7 هێرشەباتە سەر بایەر 5 گۆڵی پێگا بە هەردوو یاریەکە دیماتیۆ بردی دیماتیۆ ئەبتاڵی بر لە ساڵی 2012 ینی طریقەی دیماتیۆمان بینی سەرشی درۆگبا زیاتر لە ماوەی 120 دقایق تۆپ ناچێ بەلای نوێرە لێو سەرە زیاتر کە کۆڕاڵێکی بیرزەکە لە پاش گۆڵەکە سروشتی فوتبۆڵە ئەو سروشتی فوتبۆڵ ئەوەیە ئەو شەوە من دانیشتوم لە شوێنێک بووین لەگەڵ کۆمەڵە برادەرا سێرم کردم دیارە بایەرن مشتی دۆڕێنێ ئەبێ بدۆڕێ ئەو سروشتی و فوتبۆڵەوە ئەو تۆپە ناچێتە گۆڵەوە ئەبێ بدۆڕێ ئیتر دیارە ئەو شتە خۆی دیار بووە بۆیە دیماتیۆ هەر نەمایە سە هەر نەشمە یعنی کۆمەڵێک فێرکار ئەوان بر ئەنشیلۆتی هەم تەعاملە بۆ لەگەڵ ئەستێرەکانە هەم ئەو طریقەیە زیاتر ئەوڵ باسم کرد حەزی لە طریقەیەکی دیفاعیە دیفاعەکە بتەوەکە گۆڵێکە و ئیبات و ترێتەوە دواوە بۆ ئەم دقی فوتبۆڵ نابێ ئەم دقەیەکە سێمە قسەی تیاگەن ئەم دقەیە زیاتر یاری زۆر گۆڕاو یاری بۆ بە سورعات یاری بۆ بە قووەت یاری بۆ بە پارە یاری بۆ مەسەرەن بە گەنجەکان زیاتر دەرکەوتونەوەک لە پیرەکان یعنی بۆ ئەم دقەی بایەرن مشن من پێم وایە طریقە هجوومەکەی زۆر باشتر بێ لەو طریقە دیفاعیە نەوەکو هانگسی لەبێ سا هانگز ئێمە زۆر جار فەخر بە هانگسەوەگەین لە زۆر شوێندانیشینەڵی هانگز 6 کاسی برد تاوا هانگزەوە قسەی لەسەر نییە مۆزوعە
یۆپایانکەس 6 کاسی بر بۆ بایرنشن لە ساڵی 2013 خواحافیز بوونیشی کرد هیچ شتێ نەما گواردیۆلا بیبا ئەی بۆ باسی ساڵی 2012 نەکەین هەر هاین کەس لە مەسافەی 13 ڕۆژە هەر ئەو سێ کاسی کە بەدەستەوە کە هەرسێکی برد بە پەنارتیەک لەگەڵ دۆرتمۆندا لە چامپیۆنز لیگا بە چێلسی دۆڕا لە دیەڤی پۆگالیشە ئەینەشت یانەکانی ئەڵمانەشی دۆڕان بۆنزیگەش یا بە دۆرتمۆند کلوب بردی هەر لە یانسان 12 ڕۆژی بێچوو زۆر باشە ینی بە هەموو دیوێک ئێمە کە باسی کەسێکە ئیشی جوانیە بوو دەستکەوتی باشیە بوو باسی ئیشە جوانەکەیکەین بە خراپەکەشی بێگومان چۆنەوەی کە جەنابەت باست کرد بۆ هانکس تەواوە ساڵی پێشوو غەڵەت بوو ساڵی دوایەوە پڕ دەستکەوت بوو پڕ دەستکەوتەوە ینی ئەمە متەوازنی کردوانە ئیشەکە ئەو زەمانە فەرقی بوو لەگەڵم زەمانەیە ئەو زمانی 2012 گەر بیت و ئەم یاریزانانی کە ئێستا هەیە لە بایرنشنە لە بەردەستی هانکسا بووە من پێم وایە بە هەفتە یاریژارێکی نەدۆڕانەیە ئەم یاریزانانی کە ئێستا هەیە لە بایرنشنن ئەم ستافی کە ئێستا لە بایرنشن یاریکە کاکە لە بایرنشنسە کۆمان و کیمیش و دۆگلاس کۆستا ئەمانە نخبەن لە ئەوروپایە لە یاریزانە باشەکانی ئەوروپان هەمویان لەسەر دەگی بایرنشن دانیشتون ڕێناتۆ سانشێز هێشێکە لە باشین یاریزانەکانی باشین یاریزانی ئەوروپای 21 ساڵەکانە لەسەر هێڵ یەدەک دانیشتووە باشترین یەدەگی هەیە لە هەموو ئەوروپایە زمانی هاینکەس خافی مارتینێز نایگەڕێتەوە بۆ ترسێن چیرۆتی تا ئێستاش چاوی ئەلۆنسۆ لە بارمینی ئێستا من کە دەستم پێکرد نەمودوتم ترسنۆگە بێ بیبا نەمود ئەنشیلۆتی ترسێکی پێوە دیارە خۆی هەر ترسنۆکە ئەنشیلۆتی لە میلانیشە هەر ترسنۆچەکەی چییە حەقی خۆیەتی حەزەکە بیاری بەرێتەوە حەزەکە گۆڵی لێ نەکرێ حەزەرەکە لەوەی کە وەکو ئۆکسبۆرگ نەیە گۆڵێکی لێ بکات تا گۆڵەشی لێکیتەوە هین گوێ بەدەستیەوە یا لەگەڵ هۆفنهایمە ئەو وەسعیکە لەگەڵ هۆفنهایمە ئەو یاری کە وتم سێ تعادل بوو مەسەن لەگەڵ ماینزی شاهر تعادل بوو کۆڵ و ماینز و هۆفنهایم وەرە کۆڵ و ماینز و هۆفنهایمی پاربێنە گواردیۆلا من ئێستا لەوانە بیریشم نەبێت لە 15 گۆڵ کەمتری لێ کردبوو لە هەوسێنە یانەیە گلەی لەم بکە 15 گۆڵ بە هەر سییانەکە دام ساڵ بە هەر سێشان دوو گۆڵی لێ کردوون هیچ و هیچ یەک و یەک ئەمەم شێوازە بۆ بایرنشن نابێ ئەم شێوازە ناڕوە تا مانگی پێنج ناڕوە لە مانگی پێنج وەزعەکان فەرقەکە لە مانگی چوارە بەهار فەرقی هەیە لەگەڵ پاییزە پاییز ئەوە تۆ ملەخەسی کەلا با بگەینە شتێ لەگەڵ ئەنشیلۆتیای لەگەڵ ئەو گۆڕانکاریای نەخێر ئەگەر دەستکەوت هەبوو من دەستکەوت هەبێ من حەزەکەم نەک کاسێک حەزەکەم هەچی کاسێ لە ئەوروپای ئێستا ئێمە باسی حەزکەین باسی ئەو حەزی ئەو بینەرە من حەزمانەکە با بزانن کاگنیاس بۆ لەگەڵم شێوازەیەن چیلۆتی نیە لە کاتێکا بارمونیق ئامانجی بردنەوەی نازنا و خۆشە حەزە لە بردنەوەی نازنا من ئەمە زمانی تراباتۆنی مێرتەوە بەرچاو ساڵی 96 و 97 ئەوانە بوو یعنی کە تراباتۆنیان هێنا ئەم ستایلی ئەنشیلۆتی تقریبان وایەتە بەرچاوم ینی تعاملکردن لەگەڵم ئەستێرە گەورانی فوتبۆلی جیهانیە ینی لەم کاتەیە تۆ ئەو هەموو ئەستێرە گەورەوە لە بەردەسا بێ ینی تازە بە تازەیەوە دەخیاری بە ڕێبیریەکەی عمری 34 ساڵە مەسەرە نەگەر ڕۆبن ئەم چواریارە نەهاتەیە تۆ بایرنشن ئەو ئەکسانانەشی نابوو ڕۆبن تۆزێ گۆڕانکارێکی بۆ بایرنشن کرد با بڵین ڕێناتۆ سانشێز هێناوە نرخی لە ترانسفێرمارکی عالمیە 65 میلیۆن ئیرۆیە تۆ بە 36 میلیۆن ئێرۆ هێناوە تا باشترین نرخت پیاوە لەسەر یەدەک دانیشارە دقی 82 84 هەموو یارە 6 دقە یاری پێەکەی لەبەر خاتری ئەلۆنسۆ ڤیدالت هێناوەتە تەنیشتیەوە یاری لێکتی تێگەیان قەرەباڵغێکە لە هێڵی ناوەڕاستی بایرنشنا دروست کردووە لە هیچ نایاری ئەەکەمەوە هەر کەسە لە شوێن نەڤیداڵ ئەلۆنسۆ بەڵێ هیچیان چیلۆتی نێنان هەمووی گواردیۆلا نەمو هێناوێتی ئەڵم هێناوتە لە یاریگاری یاریەکە مەسەڵەن بەس تەکتیکی بارمونە خەروانە بۆ نەخێر تەکتیکی بارمونە فەرقی هەبووە تەکتیکی بارمونەخ ڤیدال کە پار ئێمە من لەگەڵ کاکەدانەرات چەند جار سریاری بارنشنمان کردووە یاریەکانی کەمان سیر کردو بەیەکەوە ڤیدالەوەی لە هێڵی سزای تیپی بەرامبەر بوو ئەوەنە ناچوو ئێستا لە یارێکە بە دەگمەن جارێک دوو جار ئەگەر بیبینی لە هێڵی سزای فومی تۆ لە مەرکەز یاریکردنەکەی مرکز یاریکردنەکەی ئێستا پێویستە بە هێڵی ناوەڕاستەوە زیاتر ینی وەکو تۆنی کروسی بە ڕیال مەدرید با بڵین لە ڕیال چۆن تۆنی کروس حڕێتێکینە تۆ سێری لە تۆنی کروس کە لە ئەڵمانیا چۆن یاریەکە ڤیدالی لە ناوەڕاستە داناوە ینی بۆی نییە زیاتر بێتە پێشەوە کە لە کاتێکا ڤیدالێکێکە لەو یاریزانانی کە باشترین ینی ئاسانکاری بۆ هێڵی هەربەرەکانەکە کە گۆڵی پێ بکەن چکە بۆ مەساحیان بە دروستەکە ڤیدال یاریزانێکی زۆری ئاجا تونگە بەهێزە ینی لە یاریگایە تەسیری هەیە سەر لێرە شووتکەرە هەموو مواصفاتێکی گۆڵکردن و هجومیتیایە لە دواوە دایناوە بە تەنیش ئەلۆنسۆ دایناوە لەو شوێنە لەگەڵ ئەلۆنسۆیە سستیەکی دروست کردوە سستی بۆ پێشوی بایرنشن سستی ئەگەر شتێک باس بکرێ بەڵێ ڕازیە بیت بڵین
کاگنیاز وەکو هەندێکی ناڕازی بارمنیخ لە ئێستا لە قەڵەمی بین قەت ناڕازی نیم لە باری مشن لە ئێستەی بارمنیخ لە ئێستا من لە شێواز یاریکردنی باری منیخ ناڕازی دەی منیش ئێستەی بارمنیخ کە ئێستەی بارمنیخ شێواز بەڕای کەلیمەی باری مشن فەرقی لەگەڵ شێوازی باری مشنە شێوازی من قەت لە باری مشن ناڕازی ئێستا گرنگ ئەوەیە ئێمە باسی بارمنیخ لە شێوازی باسمان کرد شێوازەکەیەتی یاریەکەیەتی ئەنجامەکەیەتی مدەڕیبێتی یاریزانێتی هاندەرێتی هەموویەتی ئێستا تۆ بەم مۆزەیەتی ئێستا ڕاستی نەخێر من کە یاری لەگەڵ چمپیۆنزیک بە تەلتیکۆمەدی دۆڕاوە هەتا بەیانی من نەنووسم ئێستا ئەگەر لەم شێوازی ئەم دقەی بارمژن دقەی دێ من نەزانم بارمشن نایباتەوە لەبەرەوە خەفەتی پێ ناخۆم دوو یاری شار سەیریشی ناکەم حەزم لێنێ یاری کۆڵم سێر نەکرد یاری و هۆفنهایم زانیم نایبنەوە ینی ناڕازیەکەی من مەزبوط ناڕازی من باسی شێوازەکە ئەگەین ئەو شێوازێک ئێستا بارمشن پێ یاری پێەکە من ئەڵێم ئەو شێوازە نیە کە ئەو هەموو ئەستێرە لە بەردەستا بێ ینی ئەستێرەکان ئێستا بۆ تووشیلان نێنەوە تووشیل ئێستا گەورەترین بانینە سەر دۆرتمۆند و مۆزوعەکەمان باری منشنە لە دۆرتمۆندا مشکلی گەورەی دۆرتمۆند ئێستا ئەم دقەیە کە زۆرترین ئەستێری هەیە ئەویش ئەستێرەکانی لە دروستبوونیشان بە هێواژێ ساڵێکەکەی بینی ئەو هەش دیاریزانەی ئەم قسەی منت بیر بێ بە جەنابیشتان جۆتان لێ بێ ئەو هەش دیاریزانی کە هەشتا نوێن هێناونی بە 108 ملیۆن ئەیرۆ ساڵێکی کە 300 ملیۆن ئیرۆ نەبوو بۆ دوو ساڵی کە لەم نماوەی دوو ساڵەیە 100 بەرزەبنەوە نرخیان تووشیل ئەو مشکلەی هەیە تعامل لەگەڵ ئەم نەزمانات چۆن بکە نیشان دیارترین دیاریزانیان دیمبلی و گیریڕۆ ئێستا دیمبلی وابزانم بە 70 ملیۆن ئەیرۆ کڕیوانە ئەم کاتە بیفرۆشن 50 ملیۆن ئیرۆ لە یانەکانی ئیسپانیەوە دوو ینی ئیسپانی زلهێز کە بە ڕیالمەدید و بەرژۆنەش داوایەکەن تاتیکۆمەدیش حەزی لە شێواز یاریکردنەکەیەتی ئەو یاری ڕیال زیاتر دەرکەوت دەستەکانە خۆش کاگنیازیان دکتۆر گیان ئەگەر هەمان ینی تقریبا لە باسەکە ڕۆشتین لە بارمنیخ ئایا ئێمەش ینی ئەو ناڕازی بوونەمان هەبێت لە بارمنیخ ئەو ڕەشبینیەمان هەبێت لە بارمنیخ لە کاتێکا کە هاندەرانی بایرن زۆرینیان ئەتوانم بڵێم لە پاش هاتنیان چیلۆتی 180 هاندەرانی بارمنیخ هیوایان بۆ تیپەکە بۆ گەڕاوەتەوە وەک لەوەی لە پێشترا گواردیۆلا ڕانەر بۆمە بەسم لە برنەوەی چامپیۆنز لیگە نەگەڵ ئەو شێوازیاریکردنە ناوە من لەگەڵیام ڕاقی شێوازیاریکردنەوە تایبەتە بە گواردیۆلا و فەلسەفەیاریکردنە مە شتێکی ترە بەڵێ ئەزانی چۆنە ینی کە هاندەرانیش حەزەکەن چامپیۆنز لیگ بەرێ بۆ نمونە وەکو کاگنیازوتی هاینگس لە 2012 هەر سێ نازناوەکەی لە دەستدا لە ماوەی دوو هەفتەیە بەڵام 2013 وەکوڵی تعویزی کردەوە بۆ دەستکەوتانە گواردیۆلا هەر سێ ساڵەکە لە چوارگۆشەی زێڕینا بە سێ نادی ئیسپانی جیاوازی دۆڕانوە کە بەڕای من وەکو ئەوەی کە سەیری یەکەم وەکوی کە هاندەری ئەو یانەیەم لە هەر سێ ساڵەکە شایانی ئەوە نەبوو جارێ بە تایبەت ئەو ساڵی ڕیال مەدرید تر ئەوە وەکۆڵی سوتفەیان وەکۆڵی چانس تەپاتبوونی چانسە لە یاریە لەوەی کاگنیازوتی حوت هەجمە و نەگۆڵی لێکرا ڕاست اینجا چاوەڕوانی خەڵکیان ینی تامەزرۆیی هاندەرانی بارمنشن تەنها بۆ ئاگەڕێتەوە کە ئەوەی کە گواردیۆلا لە ماوەی ئەم سێ ساڵەیە پێی نەکرا بە هیوای ئەوەن کە ئەنشلۆتی چکە کابراایەکە ئەزمونێکی زیاتری هەیە لەگەڵ چامپیۆنز لیگە و تێڕوانینی باشتری هەیە بۆ خوێندنەوەی یاریزە هەم ئەستێرەکانی خۆی هەم مامەڵەکردن لەگەڵ تیپی بەرامبەرە چاڕوانی ئەوەی لێ ئەکرێت کە بتوانێت لە چامپیۆنز لیگە هەنگاوی زیاتر بنێ واتە تۆ لە هاندەرە ڕازیەکانی بارمنیخیە هەمومان ڕازین بە باش و بەخراپ ڕازین تۆ ئەم شێوازی یاریکردنی بارمنیخ دکتۆر هەمومان بە باش و بەخراپ بایەرمان خۆشەوە و ڕازین پێی بەڵام حەز بە باشترین و باشتر و باشتری ناکەین دەستکەوت گرنگکەیە شێوازی یاریکردن بێگومان دەستکەوت باش بێگومان دەستکەوت باش ئەوە جیاوازیەک دەرکەم کاکە دانەر بێمەوە لای تۆ درێژە پێدەری ئەو بابەتە بین ئەو گۆڕانکارانی کە کراوە ینی بێگومان زۆر کەس ڕابۆچوونی جیاوازیە ڕاکەی کاگنیاز بامان شێوەڕاستە ڕاکەی دکتۆریش بامان شێوەڕاستە ناتوانین بە هیچیان بڵین هەڵەیە بۆی کە یاری جوان و دەستکەوتەکەش هەردووچیان تێکەڵ بێتەوە بەڵام ئێمە با بینە باسی ئێستا چاوەڕوانیکی زۆر لە بارمنیخەکرێ ئەو گۆڕانکاریانەشی کە لە ئاسی ڕایەنەرا ناکرێ کاتێکی قورسە بۆ نمونەوە تا کاگنیاز تەقەبولیەوە ناکە کە ئەو شێوازەی بارمنیخ بەو شێوەیە بێتە دواوە
قوبوڵی نییە کە هەندێکی سەردەمانێک هەندەری بارمنێ خەو سیاسەت یاریکردنیە بووە بە تایبەتیش تۆپی پێی ئەڵمانی تۆپی یعنی ئێستا ئەڵمانیا هیچی وڵاتیە بەقی ئەڵمانیا لە پێشکەوتنا نییە تۆپی پێی هیچ وڵاتیە بەق ناتوانێت بەقی ئەڵمانیا پێشکەوتو بێ گواردیۆلا هاو تەکتیکی ئیسپانی و یاریزانی ئیسپانی لە تیپەکە یازیا کرد ئەنچیلۆتی هاتوو ئێستا لە دوای ئەتلێتیکۆ مەدریدەوە خەریکە تەکتیکی ئیتالی لە تیپەکە پیاداکە لە کاتێکدا تۆپی پێی ئیسپانیا ڕووخا بوو گواردیۆلاوەی هاو تەطبیق کرد ئیستالیاش خۆمان نەزانین ساڵانێکە ڕووخاوە بەڵام ئەنچیلۆتی تەنها تەکتیک تەطبیقەکە نەک یاریزان بۆ چوونی تۆ لەو بارەیەوە چی خۆی کاک محەممەد ساگەر هەندێکی ئەرسیناڵ بچێتە بازار بێ کیلۆە تەماتە بکرەوە بزانام تەماتەی تەپی و ناکرێت هەتا تەماتەی کوردیش وەستا بێت تەماتەی لەندەنیش ناکرێت بەڵامەوە تا نەکبەتانە 20 ساڵە بەدەست ئارسین ڤینگەرەوە هەر زۆر دوورمە ڕۆژنەکەی پێویتە بووتوی تۆ چامپیۆنز لیگ نابێتەوە بۆیە من وازە لێنم لەبەرەوەی ئارسین ڤینگەر بەڵێنی پیا بووتوی لەم 2-3 ساڵەی داهاتووە چامپیۆنز لیگە بەمە و وازەیەم لە ڕایەتی بەڵام نەی بردەوە ژنەکە وازی لێنە لەبەرەوەی ژنەکە زۆر جوانتر لە تۆپی پێی ئارسیناڵ و ئارسین ڤینگەر تێگەشتووە ئەمە ڕاستیە بڵێیتونەڵێ ئەگەر بیت لەسەر حسابی ئەنجام تۆ پێودانگیە بۆ ڕایەنەرەکان دانی مناڵێم ئەمە زۆر هەڵێ بە باش و بە خراپ گواردیۆلا هات و ڕۆشت بە باش و بە خراپ گواردیۆلا هات و ڕۆشت ئێستا سەردەمی ئەنشلۆتیە ئەشێت من لە هەندێک بۆ چوونا لەگەڵ کاگنیاز نەبە ئەنشلۆتی تاکە ڕاهێنەری نەک تاکە ڕاهێنەر ئەشێ لەگەڵ پراندێلیا دوو ڕاهێنەری ئیتاڵی بوون کە شێوازی هێرشبردنیان پەیڕەوە کرد ئەنشلۆتیش لە سەردەمی زیدانە ئەم شێوازەی پەیڕەوە کرد کاتێ زێدان ئەچێتە یوڤی ئەنشلۆتی ئەڵێ من سرم لێ شێوەم یاریزانە بە بەردەوامیە چێتە پێشەوە بۆیە ناچارم بەو شێوە یاری پێ بکەم دوای زێدان ئەنشلۆتی ئەبێ بە خاونی کێ ئەبێ بە خاونی پێلۆ یا دەڵەستێت چیەکە دوو یاریزان بۆ پێلۆ دانێ ئەمبرۆسینی لەم لاوە لەگەڵ گاتوزوو پێش گاتوزوو کارازیە ئەم یاریزانانە جۆرە قەڵایە بە دەوری پێلۆیە دروستەکەن کەس ناتوانین بگاتە پێلۆ بۆیە پێلۆ ئەبینی بەو شێوەیە دروستە بێ بەو شێوەیە بێتە ئەو یاریزانە مەزنەی کە ئینتەر هەستیان پێ نەکردو لە عاتفەکە عاتفی منە جوڵێ بەڵێ بێگومان یەیت لە بایرانیش تەماشاکە کار لەسەرم شتاکە ئەو هەڵەی کە ڕیاڵ مەدرید تێیکەوت هەتا پێش هاتنی کاسمیرۆ وەگەوەی گویان لە من گرت بێ کە من بە بەردەوامیە مودا بێ یاریزانێک لە پشتۆنی کروزەوە بێ کروز لە تۆزێ پێشەوە بێ ئەنجا مۆدریجی لەگەڵا بێ نەوە کروز لە دواوە بێت و ئیسکۆ مۆدریج یاریەکان چونکە ئیسکۆ مۆدریج یەک یاریەکەن یەک شێواز یاریەکەن بالفعل هاتنی کاسمیرۆم کێشەی ڕیاڵی چارەسەر کرد کروز هاتە پێشەوە تۆزێ ئازاد ئەنشلۆتی هاتووە سا لە بایرن ئێوێ ئەم شتە بکە چاڤی ئەلۆنسۆ یاریزانێکە تەمەنی هەڵکشاو هەمومان نەزانین بەڵام یاریزانێکە لە پار لە یاریەکەی بایرن و ئەتڵەتیکۆیە کە بایرن ماڵاوی لە چامپیۆنز لیگ کرد باشترین یاریزانی بایرن بوو پلەی هەشتی وەرگرت پار ئەم ساڵ خراپترین یاریزانی بایرنمشن بوو لەم یاری تەتیکۆ مەدریدا ئەم ساڵ ئەمەی کە ناو ئەنشلۆتی لە ئێستاە بنیاتەنێ لە نێوان شەو و ڕۆژێکە لە نێوان ئێوارێ و شەوە ناتوانی بایرەنێک کە گواردیۆلا ویستی وەکو بەرشلۆنە جی قوفیقی دەرهێنێت تێمەگەی ویستی مێژووی بایرن بجوڵێنێ ئەنشلۆتی بێت لە ماوەی مانێ دوومانە بنیاتی بنێتەوە زۆری ئەوێت ئەنشلۆتی نێوانی چاڤی ئەلۆنسۆ یاخود مارتینێز کە لە شوێنێ و یاریەکە یاخود کاتێکە ئەلکانتارا یاری بکات سێگۆشەیەکی جوڵاو دروستکار لەوێ ئەنشلۆتی زۆری ئەوێ بۆ ئەوەی ئەم پێگاتەیە بدۆزێتەوە بایرن میشن یانەیەکە هیچ کێشەیەکی نییە زۆرێک لە بێژەرە عەرەبەکانیش کە قسە لەسەر یاری بایرەنەکەن و شیکەرەوە عەرەبەکانیش ئەم قسەیە ئەکەنەوەڵێن FC هۆلیوود ئەم یانەیە لە یانەیەکی خەیاڵیە چێ هۆلیوود جیانێکی خەیاڵیە دنیای سینەمای ئەمریکیە دنیایەکی خەیاڵیە هەر یاریزانێکی بایرەنەگری بۆ خۆی پڕە لە ئەفسون هەر یاریزانێکیەکری ئەستێرێ بۆ خۆی نوێرەکە تاوە هەر حیا و شەرەفی گۆڵچەتی برد کەس نازانێت گۆڵ چییە کورە یاریزانی نێوەندی یاریگا ئەنجاوەرە بۆ هەموو یاریزانەکانی تر هەتا ئەگاتە لیڤاندۆفسکی لێرە ئەنشلۆتی کاری ئەوەیە بایرن بچنێتەوە بەس بەو شێوەی ئەنشلۆتی
نەک بە شێوەی گواردیۆلای خود بە شێوەی هاینکەس ئەمە سەردەمی ئەنشلۆتیە ئەبێت چاوەڕێکەکەیم زین ئەنشلۆتی چی پێشکەشی بایرانی شەگات چکە بیرمان نەچێ ئەنشلۆتی بە هەر گوێزگەی کاتێ پەڕی بێت لە دوای خۆیەوە ئاڵتون و زیینی بەجێشتووە گەوهری بەجێشتووە ڕیالمەدی جوانترین نمونێ ڕیالمەدی تەپی بوو مۆرینۆ وای لێکردبوون کەس لەگەڵ کەسا قسەی نەبوو کەس شڕ و چای کەسی نایز ئەنشلۆتی وای لێکردن هەموو بەیەکەوە یاریانە کە چمپیۆنز لیگ تعاملەیەکە لەگەڵ لەجمایەکی لە 12 چرکەیە چمپیۆنز لیگیان بردەوە لە 12 چرکەیە دەستبەرداری نەبوون سەری ڕامۆس ئێستا کاتیەوەیە ئێستا کاتی ئەوەیە ئەنشلۆتی شێوازێک لەگەڵ بایرەنە بگونجێت بدۆزێتەوە دەنا نە ئەنشلۆتی کێشەی هەیە و نە بایرەنیش کێشەی هەیە بەڵامیتە وەکو دکتۆری ژووتی کێشەی گواردیۆلا لەوەیە بوو منیش خۆم هەر بە بەردەوامی قسەم لەسەرەوە کردووە لام و تەلەڤیزۆنگان 3 ساڵ تۆکلەمۆزەکەی بینی و هەر لەسەری شیاڵ خلیسکایەوە زۆر باش کاکە ڕێگەوت بۆ چوونی تۆ لەسەرەوەی کەوترا کە پێم وابێ ینی ئەگەر ئێمە لەسەر دیوێکی تری بدوێن بەوەی کە تەعاملی یاریزانەکان بێ لەگەڵ تەکتیکی شێوازی گواردیۆلا و تەکتیکی شێوازی ئەنچیلۆتی کەرەسەکانی دەستی ئەنچیلۆتی گۆڕانکاری کێوتۆی لێ بەسەر ناتەوە گەوەی کە پێشتر لە بەردەستی گواردیۆلای بوون تەناو دووگرێ بەستە نەبێت کە باسمان کرێنانی هۆمێڵ سەروا هێنانی سانچێس بەڵێ تاوان ئێمە بۆیە مناقەشەکەمان لەسەر زیاتر ئەو دوو ڕاهێنەرەیە چکە بەوەی کە جەنابی شت تقریبا هەردووکیان هەمان یاریزانیان لەبەردەستایە و ئێمە جیاوازەکەمان خسۆتە نێوان گواردیۆلا و ئەنچەلۆتیەوە گواردیۆلا هەمان ئەم یاریزانی کە لەبەردەستا بوو بینیمان 3 ساڵ نەیتوانی خولیانە پاڵانەکان بەرێ بەڵام توانی یاریەکی زۆر جوان بکات توانی عنی سەیتەرە بکات بەسەر تۆپە بەڵام ئیداری بایرن و جەماوەری بایرن یاری جوانی ناوێت ئەنجامیەوە لە کۆتاییە کێبراوەیە ئەوەیە ئەنجامەکە یەکلای کردوتەوە بەلای خۆیان ئەفو بەڵێ مەبەست ئەنچیلۆتی ینی ئێستا گوایە بارمنێخ بەم شێوازی ئەنچیلۆتی ڕەزامەند بێ بۆی کە لە کۆتایە چاوەڕێی بردنەوەی نازناوی لێ بکەن وەکوتم بینەر چاوەڕوانی یاری جوان ناکە گواردیۆلا ئەمە هێنابیان کە یاری جوان پێشکەشکە بەڵام بایرن نەتیجەی ئەوێ وەکو تیشمان خولیانە پاڵانەکان هەدەفی سەرەکی ئیداری بایرنە بۆی بایرنەوێ خولیانە پاڵانەکان بەرێ زۆر باش کاک نیاس لە نێو هەندەرەکانی بارمنێخە ئەبزانم تۆ زیاتر پێداگیری لەسەر یاریەکەیتەوە ینی زیاتر لە پێداگیری لەسەر نەوەت خولەکی بە چێژی ینی ڕەوینەوەی چاوەکان و چێژبەخشین بە چاوەکەی وەک لەوەی چێژوەرگرتن لە بردنەوەی نازناوێک کە ئێستا تۆ لە مێژە هەندەری ئەڵمانەیە بەڵام ئەم چەند ساڵی ئەم دابڕا بۆ نمونە لە فترینەوە هەتا هاتەوە ساڵی 2014 ئەو چەندیاری ئەڵمانیا کە سەرکەوتنیە نابێ و لاری پاڵاوتنا بردەوەی بێت و یاری جوانی بێ پرسیاریەوەکەم ئایا ساتەوەختی بەرزکردنەوەی ئەو جامە چێژی هەبوو هی کاسی جیهانی بەڵێ لایشی لای من لای تۆ جامنەوەشەوە جاریشکە لە دایک بوومەوە ئەخر نە مەبەست من هۆڕینم لێنەوە لەسەر جادەیە من هەتا بەیانی بە عەلەمی ئەڵمانیەوە لەسەر جادەی هۆڕینم لێ خۆم دووڵاڵەکەمەوە بکەم مەبەست بەڵێ ینی تۆ ئەم جامە هێندە گرنگ بوو بەڵێ کاوەبی ئێستا بۆ تۆ خۆی گرنگیەکەی مەسەلەن گرنگی لەوەیە من جامەکانی من لە تەمەنی خۆمە من لە 86 کاسی جیهانی بینم ساڵی 86 زۆر مناڵ بووم لەو ینی چەند کاسی جیهانی نازانم عەدەد بزانە چەندەکە هەر هەموویم بینیوە ئەمەی ئەم جاری ئەخیر کە بوو ئەمەی ئەم جارە تاموچێژەکەی زۆر جیابوو لە جارەکانی کە منەوانی کەم بە ڤیدۆ بینیوە 74 و 54شم بینیوە من لە هەشتا هەر هەشتی بینیوە بە هەموو یاریەکانیش نەک بڵێ بە زیاری ئەڵمانیا هەموو یاریەکانم بینیوە ئەمەی ئەم جارە ئەگەر خەڵک لێم زویر نەبێت و مۆزوعەکەم نەچێ بۆ شوێنی کە ئەوە بوو کە لە یاریگای بەرازیلا بوو بەرازیلم زۆر خۆشێ حەزم زۆر لە فوتبۆڵیانە بەس تامی کاسەکەی لەوا بوو لە ناو بەرازیلا بوو ئەمە یەک دوو ئەنجامەکانی کە لەگەڵ بەرازیل لەگەڵ ئەرجەنتین زافەتەن بۆ قسەکەی تۆ یەکێک لە دوو سەروەریە گرنگەکەی ئەڵمانیا ئەوەیە کە یەک لە ناو ئیتالیا کاسی عالەمی بردووە دوو لەناو بەرازیلی شاردوێتی بەڵام ئیتالیا تۆڵی خۆی کردوەوە جارە چاوەڕێ کلۆزە کاسی بەرازیل من پێم وایە ئەگەر فێرکارەکانی نەبووە بەرازیل قەت پێراریش ناکەوتەوە غەڵەتەوە کە سکۆلاری
کاکەمە قسەمان لەسەر فێرکار بوو سکۆلاری یانی مەسەرەن 2002 کاسی جیهانی بەر یعنی وەرە هەموو من و دانەر بەرە لەو تیپەی بەرازیلە ئەگەر ئەو کاسی جیهانی ئابم من ڕۆناالدۆم پێبێ ڕۆماریۆم پێبێ ڕۆناالدینۆم پێبێ ڕۆڤالدۆم پێبێ ڕۆبەرتۆ کارلۆسم پێبێ کافۆم پێبێ یعنی جیلبەرتۆ سیلڤان پێبێ ئەدمیلسۆنم پێبێ ئەم هەموو شێرە ئەم هەموو ئاڕا یعنی ڕۆناالدۆ خۆی بەتەنیا بۆ خۆی بەخواسی هێرش بەر بوو هەر بەتەنیا خۆی ئەو ڕۆناالدۆ ئەفسانە مویمەکە نەک شتەکە بە ناوچوانی و ئەمانە ئەمە خۆی سکۆلاری نەیبرد ئەگەر ڕۆناالدینۆ ئەو گۆڵە لە ئینگلاند نەکات لەو کاتەیە بەس عقلی ڕۆناالدینۆ ئەو شتا ئەبڕێ ئەو گۆڵە بکات لە سیمانی بکە ئەمە کاسی جیهانی نابرێ مۆزوعی جەنابەت پرسیارەکەت لەسەر ئەوەی کە خۆشترین دەقەی وەڵای خۆشترین شەی من بوو لە ژیان ئەدەی باشە بوو ئێستا دیفاع لەو شێوازە یاریکردنێک ئەڵێ من دەستکەوتم نایە لە بارمنی خیاری جوان منەوە بەستم لەوە ئاخر ئەڵمانیا کاسەکەشی برد و یارەکەشی جوان بوو ئەڵمانیا یەکاری خراپی کرد لە یارەکەی جەزایر ئەڵمانیا هەتا قۆناغی چوار یاری جوانی نەکرد یاری عریق تایبەت بە ئەڵمانیا نەکرا لە مۆندیالە بۆ لەگەڵ پورتوگالە جوانترین فوتبۆڵ لەگەڵ پورتوگالە کرا یاری پورتوگال جیاواز بوو ڕاستەکە یاری مەجموعاتی پورتوگالی یاریکی جیاواز بوو بەڵام یاریکی یەکشەڵتی بوو با ئێمە بین ئانی یاری واقعی ئەڵمانیا تۆ بۆی کە هەمومان چێژ یاری ئەڵمانیا ئازانی ئەڵمانیا 90 دقە چێژە پێ ئەڵمانیا 5 دقە چێژە پێ نابەخشێت ئەڵمانیا فەڕەنسا نەکاتە دەرەوە فەڕەنسا کاسی جیهانیە بە باشە من بەسم لەوەی ئەڵێم ئەڵمانیا 90 دقە چێژەیە بە یاری 45 دقە نایە خۆی ئەڵمانیا متەزەبزی بە دائما من دوعاکەم کە ئەڵمانیا کە یاری ئەبێ نەگو یارێکی دوێنە شەوی ئیتالیا یاری ڕسمیەکان کە نابێ لە کاسی جیهانیە لە کاسی وەمی ئەوروپایە کە ئەڵمانیا یاریە بێ من ئاواتە خوازم دوعاکەم ئەڵەم یەکەم یاریە دوم یاری ئەڵمانیا یابی دۆڕەنیا تەعادل نتیجەیەکی زۆر خراپ وەکۆی غانا کە لەگەڵ غانایە کردی لە کاسی جیهانیە زۆر زوو باش بوو فریاکەوتن ئەڵمانیا بوو دوای لەگەڵ ئەمریکای هێنایە وەسعەکان وەی لە ئەخیرە ئەو زەریبێنەیە با لە ئەوڵا بیە باشترە لە ئەخیرا بیە لەگەڵ کاکەدانەرا من دانیشتم لە یارەکەی فەڕەن ئەڵمانیا و ئیتالیایە بوو ئەڵمانیا درەنگ فریای ئەوە کە لەگەڵ ئیتالیا یاری بێنێتەوە ئەیتوانی بە شێوازێکی کە گۆڵ زیاتر لە ئیتالیاش بکە وتیان من و چێ بووین لەگەڵتا لە فالکۆن قسەمان کردوتم ئەڵمانیا ئەم شۆکرایە دەرەوە کە ئیتالیای بردەوە بۆ ئەموتی ئەڵمانیا تاوا مشکلی ئیتالیایە ئەگەر خۆی بیرێتی وتم لەبەرەی ئەڵمانیا بێ زەریبەی ئەم یاریە قورسە با 120 دقیقە لەگەڵ ئیتالیا کردووە زەریبەیە بێ زەریبەی و یاریە بێ هۆمێلس ڕۆشتووە گۆمێز ڕۆشتووە زۆرترین تەسحیە بۆ ئەو یاریە بۆی لە ئیتالیا بەرێتەوە ئەوەی گرنگ بوو بەلایە لە ئیتالیا بەرێتەوە ئەوەنە گرنگ نەبوو بەلای ئەومەمی ئەوروپا بەرێم ساڵ ئەژنا ئەومەمی ئەوروپا گرنگ ئەوروپا و پورتوگالی با ئەگەر ئەڵمانیا بێنێتەوە پورتوگال کاسی ئەوروپا بەرزەکاتەوە وەنیە شێوازە باسی هی نەکەین باسی یاریەکەی ئەڵمانیا باوکی بەیارە ئەڵمانیا بەیار بەخێوەکە لە ئەڵمانیا قساکەین چکە شێوازەی ئەڵمانیا زۆر تەئسیراتی لەسەر شێوازی باری مشن هەیە شێوازی باری مشنیش تەئسیراتی لەسەر ئەڵمانیا هەیە ئەگەر تۆ دیقەتت دابێ یارەکانی ئەڵمانیا کەسی تەئسیراتیان لەسەرێکەیە تەئسیراتی بارمنیغ لەسەر ئەی طبعاً ئەی خۆ منیش پێتەڵم بەڵام زۆر کات ئەو ستافی کە بە ڕێز باسی کرد ئەو ستافە جوانی بە ئێرمشن لە ئۆلی هۆنیس و لە فرانس پیکن باور و لە ڕۆمەنی گە و لە پۆل برایتنەر و لە مەحەمەد شۆڵ و لە شێوانی کە ئەو ستافی لە بایر منشنایە ئەوانە هەوڵەیەن زۆرترین یاریزانی باری منشن لە هەڵبژاردی ئەڵمانیایە بێ زۆر جامی جیهانی بردووە سێ کاپتنیان یاریزانی بایرن بوو سێ خولەکەم ماوە کاک نیازە ملەخەسێک ینی پوختەیەک بین بە هەندەرانی بارمنیخ ئێمە چی چاوەڕوان دەکرێت لە بارمنیخی ئەم ساڵ باری منشنی ئەم ساڵ بۆندزلیگا من بەلای منەوە زۆر قورسە بەڵێ زۆر قورسە ئەم ساڵ زۆر جیازە لە ساڵەکانی کە چوە لە مەرحەلەی ئێستاکە لە ئەم ئەوڵا هەیە یاری ڕۆژی شەممە یەکلاکەرەوە نیە یاری ڕۆژی شەمە یەکلاکەرەوە بۆ مەرحەلی یەکەمی بۆندزلیگا یارێکی قورسە بردنەوەی چامپیۆنزی جامی ئەڵمانیا چامپیۆنزی کار زۆر قورسە جامی ئەڵمانیا دەستکەوتە بۆ بایر بەو شێوەی کە جەناب دەستکەوت نییە بۆ بارمشن ئەگەر بشی باوەکو دەستکەوتێکی گەورە نیە چکە ئەو پارەی کە لە بارمشن هەیە ئەو یاریزانانی کە لە بارمشن هەیە ئەسڵان من بە دەستکەوتێکی گەوری نازانم بۆ دزلیگە بۆ دەستکەوتی گەورە خولیانە پاڵەوانەکانە سوپەری ئەوروپایە لە پاڵەوانی یوفاکە بەریتەوە ئەوانە دەستکەوتی گەورەیە من هیوادارم ئەو دەستکەوتە بەرین من قسەکانم تەواو نەکرد کاتیشمان کەمما بار زۆر لەسەر هینیشی کەر نەکەین
من بەلای منەوە بەهار گرنگە بەهار لە مانگی 34 گرنگە ئەو 4 گۆڵی ڕیال مەدرید لە من نەکرێت ئەو 2 گۆڵی سیمۆنی لە من نەکرێتەوە لە بایرنشن نەکرێتەوە من ئێستا پێم خۆشە کە بە سیمۆنی دوڕان بەخوا مانگی 34 ئەگەر بارگەشتەوەینانە ئەم جارە بەرنامەی تێکەڵ بەرنامەیەکی تێکەڵ من ئەو کاتە قیمەی فوتبۆڵی جیهانی لەو مانگا دەرەکەوێت خەڵکەکە زیاتر مەسەڵەن یاریزانەکان زیاتر وەکو کاگەدانە ڕوتی کاتیش زۆر زیاتری پێویستە وەڵام من لەگەڵ ئەو ڕاشانیم ئەو هەموو نەزم و ئەو هەموو ئەستێری و ئەنچیلۆتی بۆ هەموو گەورەی بۆ ئەستێرێتی خۆیەوە پێویستی بۆ کاتەنی ئەو هەموو یاریزانە باشە لە بەردەستیان چاو ماجەکەم من زۆر مەمنونی جەنابتم سپاست دەکەم چاوەکەمەدەبوونەکەم دکتۆر جان ئەگەر تۆش باس لەوە بکەم و هەر هەمان پرسیار چی چاوەڕێکی لە بارمنیخ ئەمساڵ یاخود ڕادەی پێشبینیت چۆنە بووی وەڵا هەروەکو کاگنیازوتی ئەمساڵ بۆنسلیگاش بۆ ئاسانی نییە لەبەرەوەی چ لایپزیگ چ هۆمفنهایم چ دۆرتمۆنیش کە جارێ زۆری ماوە بۆ ئەوەی کە قسە لەسەر بۆنسلیگا بکرێت ڕکابەرەیەکی بە هێز و تا کۆتایی بایەرەکەن لە بەدەستێنانی خولەکەیە بەڵام وەکو خۆم وەکو هاندەرێک تەنها چاوەڕوانی و یعنی ئومێدیەواکەم کە بتوانێت ئەنشیلۆتی نازناوی جامە دووگوێەکە یان با بڵین چامپیۆنز لیگمان بۆ دەستە خۆش بێ دانەریان تۆش کاک محەممەد بە بەردەوامی بایرەن لە کێبرشەکەیە بایرەن یەکێکە لە سوار چاکە ناوازەکانی چامپیۆنز لیگ بۆیە من و توشمە هەر ئەشیڵێمەوە ئەنشلۆتی لەو ڕایەنەرانەیە کە ئازانێت ڕایەنەری بەرامبەری چۆن یاریەکە و بە بەردەوامیش کارتی هەموو ڕایەنەرەکانی پێ سیمیۆنیش ڕاستە کێشەی بۆ دروست کرد بەڵام ئەبێت لە ناو ئالیانزارینایە وەڵامی هەبێ ئەنشلۆتی چکە بە بردنەوەی یاریەکەی ئالیانزارینا بایرەن بە یەکەمی کۆمەڵەکەی سەرەکەی نەک بە دووەمی بە کەڵکینا بۆیە ڕیال مەدرید تا خولەکی 93 بەرامبەر ئەتلەتیکۆ دۆڕابوو بەڵام ئەنشلۆتی وای لە یاریزانەکانی کردبوو کە وریان نەڕوخێ بەردەوام لە هێرشبرد نابوون دوجار گۆڵیان تۆمات کردەوە و پاشانیش نازناوەکەیان بەرز کردەوە بۆیە من ئومێدم بە شێوازەکەی ئەنشلۆتی و بە یاریکردنی ئەنشلۆتیە بەم هەموو ئەستێرەیەشەوە دڵنیا بە دواتر هەمویان وەکو تەزبیحی لەیەکا بە دەستی خۆی و جوانترین نمایشیان پێکە زۆر باش کاکەتەکە تۆ هەمان پرسیار بۆی کە پێشبینی چێ لە بایرنی ئەمساڵ بەڵێ پێشبینی ئەم ساڵ بۆ بایرن بەڕای من ئەوەی ماوە تۆمانگی دووەکە بەرامبەر ئەتلەتیکۆ ڕووی ڕاستەقینەی ئەنشەلۆتی دەرەکەوێت چکە بە یەکەم یاری پێم وایە لە ناو ساحەی ئەتلەتیکۆیە جارێ وەک کاگنیاس ئەوەی کردووە بەڕەخنە لەسەر ئەنشەلۆتی من پێشتر ئاماژەم پێکرد کە ئەنشەلۆتی لە دوو یاریە ئەنشەلۆتی لە دوو یاریە مستەوای دەرئەکەوێت ئایا بزانین کە گەڕایەوە ناو بایرن ئەنشەلۆتی چی ئەکات پێم وایە و کاتە ئەتوانین قسەیەک لەسەر ئەنشەلۆتی بکەین بە تەواوەتی حەزمە کرد بەرنامەکانی دووسی حەڵقەیە بووە باوەڕکەن ینی هیچ بەرنمەیەک هێندە کاتی زۆر نەڕۆشتەوە بەڵام پشتیوان بەخوا لەگەڵ ڕۆشتنی بەپی بەسەرکردنەوەکان دەرفەتی تاڵمانە بێت کە قسەی لەسەرکەینەوە سپاسی ئامادەبوونی هەر چوار وەڕێزەکەکەم کە ئەم شەو بەرنمەیەکی جوان پێشکەش کرێت تایبەت بە بارمنی خو دڵنیاشم لەوەی کە شتێکی جوانمان بۆ بینەران کردو سپاسی ئامادەبوونی یەک بەیەکتانەکەم خۆشەویستان بەرنامەم جارەی دەرو یاریگاش کۆتایە تا بەرنامەی داهاتوو خواتانە.